میوانخانەی هۆزی بەیاتی تورکمانیە لە شاری کفری و بووەتە شوێنێک بۆ کۆکردنەوەی تورکمانەکانی ئەو شارە. میوانخانەکە سیمایەکی کولتوری هەیە و تورکمانەکان تێیدا گفتوگۆ کۆمەڵایەتیەکان ئەنجام دەدەن. ئیتر لە سیاست علاقەمان هەیە نا لە قەومیەت علاقەمان نییە. عەشرەت بەیات ئیشی وەل عەشرەت بەیاتە وەل عەشرەتەکان ترە کە ئامادەین بۆ خزمەتیان ئەوانش بۆ ئامادەن بۆ خزمەت ئێمە چونکە ئێمە هینەکەی ئێمە ئینسانیە بەس ئەوەنەیە کە عەشایرین یەکتری بناسین تەعاروف بکەین یەکتر ناسین زۆر موهیمە حتا خۆش پێی خۆشە بەم شتانە. میوانخانەکە لە ساڵی 2019 لەلایەن حسێن عەلووش سەرۆکی هۆزی بەیات لە کفری دروست کراوە. حسێن عەلووش خۆی لە مانگی سێەم ساڵ لە نزیک میوانخانەکە لە ڕێگەی بۆمبێکی چەنرایەوە کرایە ئامانج و کوژرا، بەڵام وێنەیەکی لەسەر کورسیەکەی دانراوە و کەس بۆی نییە لەسەری دابنیشێت. شۆنمان شۆنێ ئینسانیە، شۆنێ عەشائیریە و مامەمیش خوا عافیکە شەهید حوسێن عەلووش بەیاتی مامەم خوا عافیکە ئەو شۆنەیش وەها خۆی لەیرە هینیە کرد. دوایەوە کەس دانەنشتیە لە شۆنی ئێمە تەمسیلی ئەەکەین بەڵێ تەواو من برازایم لەیرە تەمسیل مضیفەکە ئەەکەم لەیرە ئەمە بەڵام لە شۆن خۆی کەسیش ناتوانێت شۆن ئەویش وەربگرێت خوا عافیکە چونکە ئێمەش ئەو شۆنەمان خۆی چیە کرد ئێمە مەسار ئەوەمان گردیە ئەلحەمدوللا. بوونی میوانخانەیەک بۆ کۆکردنەوەی تورکمانەکانی کفری کە بووەتە شوێنێک بۆ تونند و تۆڵکردنی پەیوەندیە کۆمەڵایەتەکانی نێوانیان لە کاتێکدایە لە ناوچەی کەرکووک زۆر جار ئاماژە بەلاوازی پەیوەندی کۆمەڵایەتی نێو تورکمانەکان دەکرێت. ئێمە کە تورکمانی لەل کوردش وهاین و کورد و تورکمان ئەمە سەتان ساڵ لێرە ژیایەمانە وەوتش پێ بڵێم یعنی لە 1970 کورد نییە ئەگەر خاڵۆی تورکمانەوێ تورکمانی ئەگەر خاڵۆی کوورد نەوێ ژنجر خواستنەیە علااقەتمانەیە بێ خۆمامان زۆرە. شاری کفری نزیکەی 13800 خێزانی تێدا دەژی سەرباری نەبوونی ئامارێکی ورد، بەڵام ژمارەی خێزانە تورکمانەکان بە نزیکەی 800 خێزان مەزەندە دەکرێن. دڵشادەنوەر، دەنگی ئەمریکا، کفری.